بەڕێزان لەسەر خەواڵێک لۆم هات هەندە زانیاری کەم لەسەر شێخ زەعفەری پەیدا کرد. یەکەم شێخ زەعفەر کوبیتە پێشمەرگە، پاسەوانی شێخی چۆپی بووە، شێخ زەعفەری چۆپی کە لە خزمیتی لەگە برایەکی ئەو شێخ چۆپی لە نادی دەبێت بە شەڕ لەگە بەرپرسەرکی بەعز لەوێ دەیکوژن. شێخ موحتەسەمی برای شێخ چۆپی دەیکوژی، ئیتر بەوەی لە کۆڵە خۆی کاتۆ دەرێ شێخ زەعفەر کوشتی بڕۆ بە پێشمەرگە، بەوەی بوویتە پێشمەرگە. دوو کە لە شاخ بوو جەریمەی زۆر کردیە، جەریمەی زۆر کردیەوە، زۆر مشکلەی دروست کرد، وەکو 85 سەرمەگایەکانی کوشت، 7 کەس بوون کە لەوانەیە کە چیان ژن بوون، لەم دۆستی تاڵەبانیش بوون، یعنی ئەوان دەیانگۆنیمسە پاسەوانی تاڵەبانیشان دەکرد ئەگەر چ جاش بوون، لەبەر ئەوەی زۆر نزیک بوون لێک، بەس بە حکمی ئەوی شۆڕ ژێڕان بوون لە بنەوە ئیلا ئاخری بەرحاڵ 7 کەسی کوشت بڕۆ بەبرسن، لەوانەش کچەکی ماڵەکەشی کوشت بوو، یعنی ئەوە هەجومی کرد بووم. لە کەیسی 4-5 خزمی قاسماغای کوشت کە ویستو بیان لە مفاوەزات ببنە پێشمەرگا و ئیتر بەدیری کوشتی گرتی و کوشتی تاڵەبانی زۆر تووڕە بوو. وەختی خۆی ئێمە راپۆرتێکمان لەسەر تەسلیم بوونەوەی سلاشینە و گروپەکەی بڵاو کردەوە، ئەو شێخ زەعفەرە فتنەکەی هەکرد بوو، ینی چیرۆکەکە لەوێن دەردا هەیە، ئەوانی گولە باران کرد و تاڵەبانی گەڕی گرتوون، ئەو شیروان پشتگیری کرد بوو کە کۆمەڵە بوو ئەو دەمی. ئەیتر بووە کێشەی گەورە و قەزەی سلاشینەش ئەو دەوری باڵایی هەبوو کە پۆستەکە لەوێن دەردا هەیە، لە کوردستان پۆستەیە لە مەطعەم گریل کە ئەو ڕۆژەی کە بیرتانە هجومی کچەکەی شێخ زەعفەر لەگەڵ هێزەکی بەشەڕ هات بوو، ئیتر ئەو 4 کەسە لەوێ بوون، وتیان سەرتای کێشەی پاڤل و لاهور لەوە بووە، پۆڵات پۆلۆ کوڕەشی کۆسرەتی لاهور شێخ زەنجی لە مەطعەم گریل دەبن، ئیتر کە شتەکە دەبیتن ئیتر پاڤل دەچی دەدای چارەسەر بکات، وەزعەکەی شڕتر دەکات و بە قازانجی خۆشی ئەوەی دەکات. پاسەوانێکی نۆزانی کوڕی کوژرا هەر ئەو ساڵ هەوڵی کوشتنی نۆزانی کوڕیاندا بوو، پاسەوانیشان یەکێک لە ئەوجاران لە ماڵی سامانی عاجی فایق بوو، من خەبەرەکەم وەختی خۆی بڵاو کردەوە. هاوڕێیان شێخ زەعفەر دەست لە ڕاپەڕین لە برێم ببوورن لە وەختی دروستبوونی گۆڕان ئەوە مەشهورە بپرسن، چوو بە نەوشیروانی گوت بوو گۆڕان بوو بدایەت گوت بووی دەچین تاڵەبانی لە سەرای سلێمانی بەدارەوە دەکەنیوت بابە دانیشە چاوەکەم دانیشەمە لە هەندێ نەبووین دوای دەرکەوت بوو خەتمایلی یەکێکیە لە 2005 دووبارە لەگەر نەوشیروانەوانە بوو لەوێش خیانەتی لێ کرد، کابراایەکە ئەو بەریگەلەگەلەگەلەگەلەکە زۆرە. بەرحاڵ لەو هەراهوریە تەنسیقی لەگە بەرەی لاهور و ئەژی و ئەوانە کرد بوو، لە بنەوەش چوو بوو معلوماتەکانی هەموودا بوو بە پاڤل تاڵەبانی ئەوجە پاڤل تاڵەبانی کە هات بۆوە لە مەتار گوتی ناوی شێخ زەعفەر پێ بڕوا بکەن سیقەی پێ نییە. لە ڕۆژی شەڕەکەی 120 کەس لە کەسی نزیکی شێخ زەعفەر گوتبی ئەوانە دەبی دوور بێخنەوە لە هجوم و شتەکەی، سیقەی پێ نەبوو. بەرحاڵ تەنسیقی لەگە ئێرانیەکان هەیە، لەگەر پارتی هەبوو بە خۆتان دەناسە مێژوویەوەی هەیە. نوێترین شتی کە لێ ڕوویدایە ملک و ماڵی شێخ زەعفەر ئیخۆی کوڕەکەی 100% ئیخۆشی بەشەشی تا ئێستا دەستی بەسەردا گیرایە لە پارە لە خانوو لە ملک و ماڵ ئەوانەی بە ناوی خەڵکی کەشی کردیە، پاڤل بڕە وا لێی دەکە بە تایبەتی کوڕەکەی نۆزانی کوڕی زۆر هەمووی دەستی بەسەردا گیرایە، لەبەر ئەوەی گومانی لێ هەیە ئەویش تەنسیقی هەیە لەسەریان. ئەوجا ئەو بەرپرسانە یعنی چیان لەگە دەکرێ ئاساییە گرنگ ملک و ماڵەکانیان دەبیت. قەرویستم ئەو پرۆفایلەی شێخ زەعفەرتان پێ بڵێم کابرایەکی چەند ئەولایە زائیدەن هەرچی خڕی کردەوە کاک پاڤل ئەفەندی دەیپرد، لەگەڵ ئەوەی خیانەتی لە هەموو بەرەکانیش کردیە، پیاوی کەسیش نییە لە هەموو دینێکیش بوو کورد گوتنی